سرویسی رادیوی دنگی گلدبن. جلان بمبستی دیدار جارێکی دیکە داواکاریان پێشکەش کرد و سەردانی داواکاریگشتی کۆماریان لە بۆرسا کرد. محەممەد ئۆجلان برێ ڕێبەر ئۆجلان و پارێزەرەکەی مەسڵون دینچ بۆی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجلان ئەنجام بدەن سەردانی داواکاریگشتی کۆماریان لە بۆرسا و بەڕێوەبەتی زیندانی ئەمرالی کردووە. هەروەها علی کۆنار برای عومەر خەیری کۆنار، پۆڵات یەڵدرم برای حامل یەڵدرم و مەلی حەچەتین خوشکی وەی سیاکتاش بۆی بتوانن دیدار ئەنجام بدەن بە هەمان شێوە سەردانی داواکاری گشتی و بەڕێوەبەتی زیندانەکەیان کردووە. لە ڕۆژی 25 ئاداری 2021 تا ئێستا هیچ زانیارێک لەبارەی ڕێبەر ئۆجلانەوە بەردەست نییە. لە ئەندرێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستی ڕێبەر ئۆجلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 61مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجلان چارەسەری سیاسی بۆ پرسی کوڕ مانگرتنیان لە خواردن دەست پێ کرد و چالاکیەکە لە ڕۆژی 61میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کرد و بڕیارە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت. ڕێپێوانی درێژخایەن بۆ ئازادی ڕێبەر ئۆجلان کە بڕیارە ماوەی 25 ڕۆژ بەردەوام بێت لە پاریس دەستی پێکرۆ لە ڕۆژی 4مدا لە شاری ڤانی فەرەنسا بەردەوام بۆ ڕێپێوانی درێژخایەن بۆ ئازادی ڕێبەر ئۆجلان لە پاریسی پایتەختی فەرەنسا دەستی پێکرۆ و بە خۆپیشاندان و چالاکی لە ڕۆژی 4مدا بۆ ماوەی 3 کاتژمێر بەردەوامە. وەکم دەزانن مەشامەیە مەزن ئیرۆ ڕۆژا چارەمینە ئەم باژارێ ڤانێ دمەشن ئەمێ حیا پلاس گامبەتیە بمەشن مەشامەیە پلاس گامبەتیە بخەدە سەرکەوتنش هەموو هەواڵە. ساڵح موسلیم هاوسەرۆکی پارتێکێتی دیموکرات پێتە سەبارەت بە پەیوەندینەوەن چەتەکانی داعش و دەوڵەتی تورک باژان سێواڵی فراتی ڕاگەیاندووە دەوڵەتی تورک لەسەر پشتیوانی داعش بەردەوامە لە هەموو شوێنێک بەکاری دێن و دەڵێ دەوڵەتی تورکیا باشووری کوردستانی پڕ کردووە لە داعش پێویستە حکوومەتی عێراق بەدوێدا چونکە بەو شوێنانی کە تورکیای لێیە. صالح مسلم گو ترکیه لآسیا ناوین پشکری داده داعشی هفسروکی پیاده صالح مسلم لسر تکیه دولت ترک و داعشی آخوی گو دولت ترک لآسیا ناوین پشکری داده چتین داعشی بدنگی لهمبری تکیرین داعش و ترکیه تواتیا لیستنا با آگر مسلم دست نشان کرد که دولت ترک جبو تنکرنا گلی کرد هرتم داعش بکارانیه و گوت شنگال مخمور هولیر کوبانی و روجاوا بری داعشی دا گلی کرد دیریشن داویان لدجی ایرانی دجی تقزه تریا ترکیه هیه لروجاوا جهینا جتین داعشی برخستندکه داعشین هاتن گرتن افراسی مکر هاتن استخبارات ترکیه یکسر دنوا داعشی ده هیه اوان هم خدیدکه هم جی بکارتینه حتی کو پشکریا ترکیه جبو داعشی بداوینه به مترسیا داعشی جی بداوینه به صالح مسلمانی زمان کو پرانیا داعشین ایریش روجاوا کرن ج تاجیکستان کازاکستان افغانستانی بون افجی نشان داده کو ترکیه تکداری آسیا ناوین خودی پلانانه دخوازه لوی هرمی تبلیغی کی بکه جه کی کوسیا داعش هبه لور آرامی چه نابه هبونا داعشی ولاته کی به تایبتی روشرات ناوین اروپا جبو گلین جهان مترسیه دیتی کوشنامه لتج داعش ده ام تمی ج کوالیسیون ناولتوی را دبیجن کو اگر هون دخوازن خطر داعش جهول راکن دوی هون پیشی لپشتوان داعش بگرن ین کو الیکاریا چکان مالی و پرورده به داعش را دکن دوی هون استنگ بکن هزین کوالیسیون اروپا امریکا روسیا جی باش تزانن کو پشتوان داعش ترکیه لیجن دیتیبتن صالح مسلم گوت اگر ترکیه جبارمان چه خو داعش جنوب چالاک بکه وکبریان حال فرانسا هولندا المانیا و انگلیستان تقین چبون و جاردن بکه به نوا تفگری و دوی هرکس وراسی ببینه و لسکن قریش این ترکیه آسنگ بکه خلی پرورده و فکری سربازی شهیدانی 40 میران لأکادیمی شهید شنگال لشنگال که با 25 گنج رخرابو به سرکوتوی کوتای بهادو لمراسمی کی تایبت دا چون ریزکانی اپراسیون ابنکانی اسایشی ازید خانه
هێزەکانی ئاسایش ئیزیدخان لە لایەک کار دەکەن بۆ بەرفرانکردنی خۆی لە لایەکی دیکەشە خولی پەروەردەی فکری بۆ ئەندامەنوێیەکانی فەرماندەی دەکاتەوە لە چوارچێژدا خولی پەروەردەی شەیدانی چلمێران لە ئاکادیمیای شنگال ئەنجام درا خولێکی پەروەردەی سەربازی و فکری بۆ 25 ئەندامی ئاسایش کرابەوە و ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەتدا کۆتایی هات. لە گوندی سمایلوای سنووری پارێزگای هەولێر ساڵەدی شەید باشوور سۆران بە وتنەوەی دروشمی شەید نامڕێکرایەوە. باوکی شەیدەکەش گوتی ڕێبازی شەید باشوور پیرۆزە بۆی لەسەر ڕێبازی کوڕەکەم بەردەوام دەبن. بەڕاستی شەهیدان ڕێگای شانازینە. شەهید باشوور کە عمری 16 سال بوو تەولیدی ئەو حرەکەتەی بوو عەشقی ئاپۆچی لێیدا و لەسەر ڕێبازی سەرۆک ئاپۆی پەروەردە کرا و کە ئەو ماوەیەی لەگەر هەڤاڵان بوو بەڕاستی ڕوعی خۆی فیدایی کردو ئەو خاک و نیشتیمانەی خۆی. ئەو خاک و نیشتیمانە ئێمەی ملەتی کورد کە ملەتێکی زۆر زولم لێکرا و چەوساوەینە و فەقیر و هەژار و بێدەرامەتین و لەبەر ئەوەی سێ دوژمنی زۆر سەختمان هەنا چار دوژمنن فارسە تورکە عەرەبە. ئەو خائینانەی کە لە ناو ملەتی کوردیش هەنا کە ملەتی کورد کڕین و فرۆشتنیان پێ دەکەن ڕۆژانە ئەو ملەتە غەریب و هەژارەی تیرۆر دەکەن فەرمو ئەو خوشکە بە ڕێزەمان لە ڕۆژئاوا هاتیە ئەلێرە خەبات و تێکۆشان بکە لە بۆ ملەتی کورد لە بۆ ملەتی خۆی لە پێغانی ئەوەی لە بۆ تەماعەکی یەحنی ترسنۆکانەی بێ ئەخلاقی شەهیدیان کردیە. بەڕێوەری گشتی دژە تیرۆری سلێمانی ساڵی ئازادکردنی کۆبانێدا دەڵێ کۆبانێ دیرۆکێکی تایبەتە کە تێدا هێزێکی تاریکپەرستیاری تۆی مرۆڤاتی شارێکی کوردستانی کردوتە ئامانج و دەڵێ شانازی دەکەین شان بە شانی شەڕبانان بەشدار بوون لە ئازادکردنی کۆبانێدا. وها پەڵەجەی ئەندامی سەرکردایەتیەکێتی و بەڕێوەری گشتی دژە تیرۆری سلێمانی پامێکی لە ساڵی ئازادکردنی کۆبانێدا بڵاو کردوتەوە و دەڵێ ئەمڕۆ بەشکۆ یادی سەرکەوتنی ئیرادەی گەلێک و ڕزگارتنی شاری کۆبانێت دەکەین و لە چنگی تیرۆریستانی داعش و دەڵێ هەرچەندە مێژومان پڕە لە داستانی قارەمانێتی و چیرۆکی نەبەزین و شکاندنی دوژمنمان بەڵام کۆبانێ دیرۆکێکی تایبەتە کە تێدا هێزێکی تاریکپەرستیاری تۆی مرۆڤاتی شارێکی کوردستانی کردوتە ئامانج و دەویست هێزی خۆی لەوە تاقیب بکاتەوە بەڵام بەرخۆدانێکی پۆڵاینیان لە بەردەم خۆیاندا بینیەوە. هەرشاد